بەردەوامە بین لەگەڵتان لە بەیانی کورسات نیوز دەچینە لای تەوەری دووەمی بەرنمەکە کە گفتوگۆ دەکەین لەبارەی بابەتێکی گرنگ. بەداخەوە ئەم ساڵ و ساڵی پاریش تا ڕادەیەک کەمی باران وای کرد کە جۆرێک لە وشکە ساڵی ڕووکاتە ناوچەکە و ڕووکاتە هەرێمی کوردستان. ئێستا بە تایبەتی لەم مانگەی کۆتایی هاوینە کە ئێستا چوینەتە وەرزی پاییزیشەوە، بەڵام لەم کاتەیە ئیتر زیاتر کاریگەرەکانی وشکە ساڵی دەرەکەون بەهۆی کەمبوونەوەی ئاوەوە. هەرچەندە ئێستا خۆشبەختانە ینی باز لەوە دەکرێت کە وەرزی بارانبارین دەست پێ دەکات، بەڵام لەگەڵەوەشە هەندێک لە سەرچاوەکانی ئاو کەمیان کردووە یا خود وشکیان کردووە کە ئەمەش نیگەرانی زۆری لای هاوڵاتیان بەگشتیوە بە تایبەتی لای زووتیارانیش دروست کردو، چکە ئەوە پاڵپشتێکی زۆرە بۆ ئەوان بۆ کارەکانیان و بەبێ ئاو ناتوانن ئەو کارانی کە هیانە ئەنجامی بدەن. ئێمە بۆ گفتوگۆکردن لە زیاتر لەسەر ئەو بابەتە لە ئاستۆدیۆ میوانداری بەڕێز شیروان جەمالمان کردو کە بەڕێزیان بەڕێوەبەری ئاوی دەوروبەری سلێمانی. کاک شیروان بانیت باش، خێر بێخۆ بینەران بەخێر بێخۆ. سەرەتا بە بزانین بۆچی ینی شتێک لەبەر دەستی منایە ئامارێکە بازدەوە کە ئاوی بێستان سوور، شارە زوور، سوێرا و لە قەراغ بە ڕێژەی لە ١٧ کەمی کردووە. لەگەڵەوەشە بینیمان لە ڤیدۆکانی چەند ڕۆژی ڕابردووە بەداخەوە ئاوی سەرچاوی زەڵم لە هەورامان و تاوانی قەرەداخیش تا ڕادێکی زۆر کەمی کردووە، ینی لە هەنێ شوێنە وشک بۆتەوە ئیتر بە تەواتی جۆگەڵەکان لەوێ. با بزانین هۆکارەکە چییە لەم کاتەیە بە تایبەتی ینی ئەم دیاردەیە ئەبینین؟ سپاسانەکەم بۆم دەرفەتەکە بتوانین لەسەر سێکتەری ئەو ئاکامەکانی وشکە ساڵی هەنێک گفتوگۆ بکەین. زۆر سپاس دەکەم. بەدڵنیاییەوە ئەوە چەند ساڵێکە لەسەر یەک وەکو هەموو لایەگەدارن وشکە ساڵیەک بۆ کەم بارانی بۆ لە ناوچەکەمانە، ئەمەش بەدڵنیاییەوە ئاکام و دەرەنجامی خۆی دەبێت لەسەر ناوچەکە، بەڵام ئەنجامەکانی بەڕاستی لە ناوچەیەک و بە ناوچەیەکی تر ئەگۆڕێ، ینی ئێستا ناوچەمان هەیە بەڕاستی ئەتوانین بڵێن خۆشبەختانە با قسەکانمان هەر تەشاؤم نەبێ، ینی ناوچەمان هەیە هەتا کۆم کاتەش کە ئێستا وەرزی پاییز دەستی پێکردووە، هەتا ئەم کاتەش هەر باشە و هیچ کێشەیەکی وامان نییە کە بڵێ بێتە هۆی ئەوەی کە ئاو بڕێ لە خەڵکو و ئاوی خواردنان پێ نەکا. بەڵام بەداخەوە ناوچەشمان هەیە وەکۆی جەنابەت ئاماژە پێەیە، زۆر ناوچەمان هەیە وەکو سەرچاوەکانی ئاو کانیاوەکانە یاخود بیرەکانە بە ڕێژەیەکی زۆر دابەزیەوە و زۆر لە بیرەکانمان هەیە وشکی کردووە، بەڕاستی سەرچاوی ئاوەکان وشکی کردووە، ڕێژەی ئاوەکان دابەزیوە. ئەم حاڵەتانەمان زۆرە، هەروەکوی کە جەنابەت ئاماژە پێ لە سەرچاوی زەڵم بەڵێ دابەزینێکی زۆر هەیە لە ناوچەی قەرەداغ بە تایبەتی ئەوە گەڕێکی سوێراوایە، گوندی سوێراوە لەوێ بەڕاستی بیرەکان خۆم دوێنێ پێرە سەردانی قەرەداغم کرد لە نزیکەوە بەسەر پرۆژەکان و بەسەر ناوچەکانە گەڕام، بەڕاستی لە مەشروعەکانە لە پرۆژەی ئاوەکانە سیرەکەی زۆر زۆر پێوی دیارە کە ناوچەیەکی زۆر وشکە و ئەنجامی وشکە ساڵی لەو ناوچەیە زۆر ڕەنگی یاوەتەوە. بۆ نمونە ئەتوانین بڵێ لە ناوچە قەراخە لە کۆی ئەو بیرانی کە هەیەیان بووە هەتاکو پێرەکە من چوومە لایەن تەنها 2 بیر مابووە کە ئاوی تیا بوو ئیشەکرد. باش بە خۆشبەختانە هەر لە دوای گەڕانەوە تیمێکی چاکردنم نار بۆ ئەوێ بیرێکی تریان کە تێسمان کرد بیرەکە بەڕاستی ئاوی تیا بوو، بەڵام پێویستی بە دابەزانی بۆری و چاکردن و بابەتانە هەبوو، بە پەلەکاری پێویستمان بۆ کرد و بیری سێمیش مەقستە ئیش و ئاوێکی باشی هەیە. ئەو بیرانەی کە باسیەکەی قوڵایەکەی چەنە، ینی بیری قوڵایەکانی بەڵێ جیاوازە، تایەتی 70 مەتر، تایەتی 100 مەتر، تایەتی 120 مەترە، بەڵام بەڕاستی ئێستا لە بەرنامەمانە ئەو بیرانەی کە لەمە لە خزمانەتە بەرنامەوە بیری تازە لێبین و دروستیکەین، هەمووی قوڵایەکانی زاکراوە لەبەر ئەوەی کە چۆنەڵی سێفتێکمان هەبێ بۆ وشکە ساڵی خوانەخۆسە ئەگەر لە ساڵانی داهاتووە وشکە ساڵی بەردەوام بێت کە هیوادارم بەردەوامیش نەبێت و ئینشاڵڵا وەکوی کە ئێستا ئەبینین و پێشبینیەکەین احتیمالی زۆر هەیە کە ئینشاڵڵا باش بێت و باران باش بێت و لەو وشکە ساڵی نەجاتمان بێت. باشە، هیچ ناوچەیەک هەیە تا ئێستا کاک پشتیوان ئەگەر جەنابەت ئاگاداربی لە ڕووی ئاوی خواردنەوە کێشەی بۆ دروست بوو بێ بەهۆی کەمی ئاوە، یعنی بەهۆی وشکە ساڵیەوە؟ بەدڵنیاییەوە
هەموو دابەزینێکی ئاو ئاستی ئاو دەرەنجامێکی بێت بۆ کەم بوونەوەی ئەو ڕێژەی کە پێشتر خەڵک ڕاهاتووە لەسەری کە ئاوی پێگەشتووە بەڵام وەکو باسم کرد خۆشببختانە ئێستا شەتاکو ئەم کاتەش نەگەیشتۆ تا حدێکی واکە بڵێ ئیترەوە خەڵک ئاوی لێبڕاوە بەڵام ناوچەشێ بەڕاستی تاکو ئێستا نەکرد بڵێن ئێستا ساڵانێکی لە زووەوە بەڕاستی وەکو ناوچەی شۆڕش و چەمشەماڵوانە بەڕاستی ناوچەیەکی وشکە زۆر کێشەی کەم ئاویان هەیە هەر بۆیە بەڕاستی من هەر لە ئەوە تقریبا مانگ نیوە کە دەست بەکار بووم وەکو بەڕێوەبەرایەتی ئاوی دەوروبەری سلێمانی یەکەم کارم لە دوای 2 ڕۆژەوە لەسەر خەتی تاسووزە چەمچەماڵ کارم لەسەر کرد و دووبارە ڕێخستنەوەی دابەشکردنی ئاوم کرد لەو ناوچەیە کە تەسیرێکی تا حدێک باشی هەبوو ناڵێن وەکو پێویست بەڵام تەسیرێکی کەم هەرچەنە کەمیش بوو بەڵام هەر باش بوو یعنی تۆزێک گۆڕانکاری بوو لە دابەشکردنی ئاو باش وڵای لەسەرەوەی چەمچەماڵ مەبەسمە هەر پرسیارکەم پشتیوان ئێستا ومێد هەیە بۆی کە وا ئەم ساڵ تا ڕادێگەڵی تێمان پەڕانوە ینی گەیشتی نەوەرزی پاییز بەڵام ومێد هەیە لە ساڵی داهاتوە ئینشاڵە ئەو بابەتی کە پەیوەستە بە دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ سنووری قەزای چەمچەماڵ تا ڕادێک چارەسەر بکرێت سنووری قەزای چەمچەماڵ سنووریکی فراوانە پرۆژەی گەوری بۆ تەقدیم کراوە پێشکەش کراوە کە هیوادارین ئێستا بە چڕی کاری لەسەرەکەین کە ئەو پرۆژەی گۆپتەپا چەمچەماڵ بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڕاستی ڕەزامەندی و ئەوانەی تەواو بووە هیوادارین بودجەشی بۆ دابین بکرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە کارێکی زۆر گرنگە بێ بۆ ئەو ناوچەیە ئەتوانین بڵێن لە دوای تەواوبوونی ئەو پرۆژەیە ئیتر کێشەی کەم ئاوی لەو سنوورەیە بنەبڕەبێت بەڵام ئێمە بەوە شۆ نەوەستاین بەڕاستی چونکە ئێستا لە ئەو هێڵەکە لە دۆڵی بازیانەوە دەست پێکا بۆ چەمچەماڵ و بۆ شۆڕش و ئەو ناوچەیە لە خەتی ئاوی دوکانەوە کە بۆریکی 1200 ملی مالیەوە ئەو تەزوی دەگرێت وەرەگرن زائیدەنەوە بیرانی کە هەیەە بەڵام بیرەکان وەکو باسم کرد هەندێکیان ئاسی دابەزی و هەندێکیان وشی کردو هەندێکیشان ئیژەکەن بەڵام لەبەر سوتەمەنی و ئەو بابەتانش بەڕاستی مەساریفێکی هەیە بەڵام تا حدێکە توانیمانە بە هاوکاری بیرەکان و خەتی هێڵی دوکان ئێستا ئاوەرەگرن و بەڵام بەڕاستی وەکو پێویست نیە وەکو پێویستی ناوچەکە نییە ئەو بابەتی کە پێوەستە بە ڕاکێشانی هێڵەکەی گۆپتەپەکە باسی لەکەی ئەوە تا چەند ڕێژەیەک چارەسەری ئاوی وەڵا تەبەن سەرچاوەیەکی زۆر باشە ئەوە هێڵێکی وەکو چۆن تەبەن ئەگەر لێکی بێتەوە هەمان سەرچاوەیە لە دوکانەوە ئەویش ئەچێتەوە بە ناوچەی گۆپتەپە و لێوە سەرچاوێکی باشە خەتێکی سەرەکی ئەگەێنێتە ناوچەکە ئەو کاتە بەڕاستی زۆر سەرچاوێکی باشە بێ بۆیان و ینی تا ئاستێکی زۆر باش چارەسەریەکەن بەڵام وەکو هەوڵەکان کە بۆ ئەو ناوچەیە دراوە بەڕاستی وەکو باسم کرد هەرچەنە ئەو هێڵە کێشەی زۆرمان هەیە بەڕاستی زیادە ڕەوی زۆری کراوەتە سەری ساڵانێکی زۆرە ئەوە کە ئێستا خۆشببختانە کارمان لەسەر کردو هەموو داتەکانمان کۆ کردێتەوە لەم بوارەوە زۆر سپاسی سەرۆک پاوەڵ تاڵەبانیەکەین کە بەڕاستی خەڵکی تایبەتمەندی بۆ نردوون و پەیوەندیان پێوە کردوین کە داتەکانیان بینەوە بۆی بتوانن کاری لەسەرکەن و بۆ بەڕینی ئەو زیادە ڕەویانە و ژمارەیەکی زۆریش لە شکاوی هەیە لە هێڵەکە چکە جەنابتان نەزانن لە ساڵی هەشتاکانەوەم هێڵە دروست کراوە شکاوی تایە ڕزیوی تایە بۆرێکە ئەمەش پێویستی بە بودجەیەکی زۆرە هەتاوکۆ گاتە ئەو ناوچانە هەمووی هەڵبدرێتەوە چاپ بکرێتەوە بە دڵنیایی ئەمەش لە وەرزی هاوینە ناتوانین ئەمە بکەین چونکە هەموو چاکردنیەک و چاکسازێک لەسەر هێڵەکان پێویستی بەگرتنەوەی هێڵەکەی ئەمەش بارگرانێکی زۆر دروستەکە لەسەر هاوڵاتیان و ئەبێتە کەماویان بەڵام ئێمە هەر بیرم نەچێت بەڕاستی زۆر سپاسی جەنابی کاقوبادی جەکەین کە بەڕاستی لە ڕێی تانکەرینەوە کارێکی زۆر باشی ئەنجام ماوەکەوە ماوەیەکی زۆرە ڕۆژانە زیاتر لە 2500 بۆ 3000 مەترسێجا ئەو لە ناوچەی شۆڕش و چەمچەماڵ لە ڕێی تانکەرینەوە لە ڕێی کۆمپانیایەکەوە دابەشەکرێ ئەمەش کارێکی زۆر باش و دەسۆشی لەکەین باش ئەو سەرچاوانی ئاو کە ئێستا مەترسیان لەسەرەوە هەندێکیان ئاوەکەیان کەم بۆتەوە هەندێکیشیان ئاوەکەیان وشی کردووە هۆکارەکە
تەنها وشکە ساڵیە یاخود هەندێک کاریگەری تریژ هەبووە کە لە دەرەوەی بڵێن ئیرادەی بەڕێوەبەرایەتەکەی بەڕێستانە یاخود لە دەرەوەی ئیرادەی ئەوەیە کە حکومە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە. بەڵێ وەڵی هۆکارەکان زۆرن بەدڵنیاوەکو جەنابەت فەرمووت هۆکار هەیە هۆکاری سروشتیە بۆ نمونە ئێمە لە شوێنێک لە گوندێک پێڵەن گوندیکانی بەردینە لە زەڕایەنەوە بۆ هەروەکو نمونەیەک نزیکی 14 ماڵێکی تیا بۆ کاتی خۆیان سەرچاوەکان وشکی کردووە هەمووشان ئاژەڵداریان هەبوو سەرچاوەکان بە شێکی سروشتی وشکی کردووە. ناوچەی ترمان هەیە لە بەبوونەی بوومەلەرزەوە بەڕاستی بوومەلەرزە لێیاوە لەو ناوچەیە چەند ساڵ لەنەوە پێش تەبعاً ڕێک یەکسەر بیرەکە وشکی کردووە بۆتە هۆی کە بەڵام بیرێکی تریان هەیە لەو ناوچەیە باشە خۆشبەختانە ئێستا ئیشی لەسەرەکەن. بە نیسبەت ئەو سەرچاوانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوەن کاکوشتوان هەندێک سەرچاوە هەیە سەرچاوی ئاو لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە بڵێن ئاوەکەی دێتە ناو هەرێمی کوردستانە باز لەوەکەن کە سەرچاوی زەڵمیش هەر هەمان شێوەیە وایە لێەوە زیاتر ئاوکە کەم بووە سەرچاوی زەڵم بەڵێ لە خۆتان نەزانن ئێمە سنووریکی فرامان بە وڵاتی ئێرانەوەیە هەمووکو ڕووباری سیروانیشەوە وەکو سەرچاوی زەڵمیش سەرچاوی سەرێکەکەی لە وڵاتی ئێرانەوە داخڵا بێت تاوان دروستکردنی بەندە و لە وڵاتەیە بەنداوێکی زۆر و پلاندانان بۆ بەرژەوەندی وڵاتەکەی خۆیان هۆکارێک بووە کە تاسیرێکی سلبی کردوتە سەر ڕێژەی ئاوی وڵاتەکەی ئێمەش بەڕاستی بەڵام لە هەموو کاتێکە ئەتوانین بڵێن هۆکاری سەرەکی وشکە ساڵێت چکە گەر ڕێژەی بارانبارین زۆر بێت و وشکە ساڵی نەبێ بەڕاستی تۆ ئەو هەرچەندێک بیخیتە ینی ڕای من هەرچەندێک بەنداوی بۆ دروستکەیت تۆ بەنداوەکە لە ئاکامە پڕە بێت کە پڕەبێ هەرەبێ بڕە بۆ ینی مەسایی خۆی هەیە و ئەوە هەرەبێ بچێت بە شوێنی خۆی لەبەرەوە ئەتوانین بڵێن هۆکاری سەرەکی تەنها وشکە ساڵیە هۆکاری تریشێ مەسەلەن باری دایرایی وەکو پێویست پرۆژەکان بە بەردەوامی جێبەجێ نەبن بە شێوەی بە ڕێژێکی کەمتر ئەمانە شەر هۆکاری ترە ئەم هۆکارانەمان هەیە بەڕاستی باش کاک شیران تۆ باست لە لێدانی بیر کرد هەرچەندە لێدانی بیر ڕێکارێکە بۆ ئەوەی کە چارەسەرێکی تا ڕادێک کاتی بکەیت بۆ نەبوونی ئاو بەڵام باز لەو شەکرێکە زۆربوونی بیرەکان لاانێ هۆکارێک بێ بۆی کە لە زۆر شوێنە ئاو کەمە بێتەوە یاخود ئەگەر بە نازانستی ئەم کارە بکرێ لاانەیە زەرەری زیاتر بێ وەک لە قازانج بە دڵنیاییەوە هەموو شتێ بە پلان ئەبێ بکرێت ئەگەر پلانی لەگەڵا نەبێت خۆ بیرلایانیش هەر بوو و هەر ئەبێت بەڵام بەڕاستی ئەبێ بە پلان بێت ئەبێ بە شێوکی زانستی بێ کە کار نکاتە سەر زیاتر دابەزینی ئاستی ئاوی ژەرزەوی لەو ناوچەیە بۆ نمونە لە ناوچەی شارباژێر بەڕاستی لە شارباژێڕە ئێمە ئەتوانین بڵین لە شارباژێر سیتەکمان هەیە چەمی ماوەکان لەوێ بەڕاستی ئەو ناوی چەمی ماوەکانە من هەفتەی پێشوو چوم سەردانی ئەوێم کرد بەڕاستی وشک بۆ ینی سیتە کە ئاعتیمادیان لەسەر ئەوە بۆ پرۆژێکی ئامان هەیە لەسەرەوە چەمەکە وشکی کردووە کە وشکی کردووە تاپان هۆکاری وشکردنەکەی خۆی ئەگەلێکی بێتەوە ناوچەی شارباژێر بەگشتیەگە سەیریکەی ڕێژەی ئاوی ژێرزەوی باشە بەڵام هۆکاری زیا لە حەدلیانی ئەو هەموو باخ و باخاتانی کە لێوێ هەیە و ئەو هەموو بیرە لێدراوە بڕاتان هەبێ باخی وا هەیە لە زیاتی بیرێک سێ بیری لێاوە لە زیاتی هەیە دوو بیری لێەوە هەر نەبێ بیرێکی هەیە ئەمانە بەڕاستی هۆکاری سەرەکیە کە لەو ناوچەیە ئەم هەموو بیرە لێدراوە بە شێوەیەکی نایاسایی و یاساییشی تایە بەڵام زۆری و بۆری نازانستیشە بۆتە هۆی ئەوەی کە ڕێژەی ئاوی ئەوێ دابەزێت و دەرەنجام تەسیری خراپی هەبوو بۆ ئاوی خواردنەوە بۆ خەڵکەکەی بەڵام خۆشبەختانەش ئێستا گەر بچی بە وڵاترەوە مەسەلەن بۆ چوارتە ئەچی چەمی سیوەیلی لێ بەڕاستی سواز بۆخۆتە ئەم کاتەش ئاوەکەی باشە و پەکمان نەکەوتووە ئەچی بۆ کەناریوە هەر چەمی سیوەیل و لێوێ لەگەڵ مەجموعەکانی هەیە بە هەمان شێوە تا ئەم کاتە خۆشبەختانە باشە و پەکمان نەکەوتووە
لە ماوەت چەمی قەشانی لێ کە لیۆ لەگەڵ کوونەماسیە تێکەڵا بێت تا ئەم کاتە بڵێ ڕێژەکانیان دابەزیوە ئەمانی کە باسم کردن هەموو ڕێژی ئاوەکانیان دابەزیوە لە چاو ساڵانی پێشوە بەڵام نەگەیشتۆتە هێڵی سوور کە بڵین وڵال و ناوچەوە ئیتر ئاوی خواردنەوە نەماوە تەنها سیتەکمان هەیە کە لەوێ لە وەزعێکی زۆر خراپایە ئەوەش بەردەوام ئێمە حملی بۆکەین و هەر چەند ڕۆژێک لەمە پێش یەک قافڵەی تانکەرینی ئاومەن لە سێمانیەوە بۆ ناردن و هەر کاتێکیش پێویستیان بێ ئێمە بەردەوامی هاوکاریانەکەین و ناڵین خەڵکەکە بێاوێ. بەڵێ کاک شیروان با دوا پرسیار ئاراستی بەڕێز بکەم کە لەگەڵ ئەوەی کە ئەم ساڵ و ساڵی پاریش بەداخەوە ئێمە ڕوبەڕووی وشکە ساڵی بووینەوە و ئاوی یاخوددارانی پێویست نەباری یا ئاوی پێویستمان نەبوو بەڵام ئەگەر بۆ ساڵی داهاتوو خوا نەخواستام حاڵەتە بەردەوامی هەبوو پلان چییە بۆ ئەوە پلانێک هەیە لە ئێستا بۆی کە بۆ ساڵی داهاتوو جێبەجێ بکرێت؟ وەڵا سپاس بۆ ئەو پرسیارە گرنگە بەڵام پێشەوە حەزەکەم لەسەر قەزای شارە زوور دەرفەتە بێ نەختێککە باسی بکەین. قەزای شارە زوور تەبان کاڵێن قەزای شارە زوور زەڕانی لەگەڵایە عربەت هەرچەنە سەر بێنێ بەڵام هەمووی لە پرۆژەی ئاوی بێسانسوورەوە ئاو وەرەگریا ئاوەرەکانی ڕۆژهەڵاتی لەگەڵایە کە نزیکەی 600 ماڵە بێ نزیکی 3000 کەسی تیا ئەژی لەوێ لەگەڵ گوندی بێستانسووری گەورەی خۆی بەڕاستی ئەمە ناوچەیەکی فراوانە لەوێ هەر من بەردەوامی سەردانی شوێنەکانەکەم و هەر لە چەند ڕۆژی ڕابردووە سەردانی ئەوێشم کرد و لە نزیکەوە تێبینی سەرچاوەکان و بیرەکانم کرد بەڕاستی ئاویش بێستانسووریش بە هەماشیەوە دابەزینێکی بەخۆ دیوە جاران بڵێن ئەگەر قوڵی ئاستی لیڤڵی ئاوەکە نزیکەی 5 بۆ 6 مەترێ بوو بێ ئێستا 2 مەترێک بۆ 2 مەتر و نیو لە هەنێ شوێنە 3 مەتریش ئاستی دابەزیەوە کە پێشتر بەڕاستی لەوێ ڕۆژانە پێش بشکە ساڵەکە بڵێن پار و پێرار ڕۆژانە 40 بۆ 45,000 مەتر سێجا ئاو لێەوە نێراوە بۆ ئەو ناوچەی کە لە سنوورەکانایە بەڵام ئێستا ئەو ڕێژەیە دابەزیەوە بۆ کەمتر لە 30,000 یعنی ئەتوانین بڵێن هاتوۆتە سەر 26 و 27,000یش کە ئەمە ڕێژێکی زۆر کەم و مقارنتەن ئەگە بەراوردیکە لەگەڵ ناوچەکە ناوچەیەکی گەورەیە ڕێژەی ئەوەکان زۆر دابەزیەوە پرۆژەی ئاوی سێ ئاشارمان هەیە لە خوار بێستانسوورێ سێ بیریان هەیە لەگەڵ کانیەکە بەڵام خۆشبەختانە ئەوێ حەزم کرد باسی کەم زۆر باشە هەتا کوێسەش ئاسی ئاویان زۆر باشە و هیچ کەشێکیان نییە جا هەر وەکو تێبینەیەکی ژەم پرۆژەی ئاوی سێ ئاشانە ئێمە 2 ساڵە بەکارێن ساڵانی پێشوو هیچ پێویستمان پێ نەبوو لەبەری ئاستی ئاوی بێستانسوور بەڕاستی زۆر باش بووە وەکو ئەحتاتیەک دامان نبوو بەڵام ئێستا 2 ساڵە ئەوتی وشکە ساڵەکەیە وەکو ئەحتاتێک بەکاری هێنین و سوودی هەبوو بە ناوچەکە بە بەردەوامی ژەمەسەوە بەرنامەماندانا و دەرخستە و پلانمانداناوە کە بیری زیادە لە هەموو شوێنەکانە بەتایبەتی و شوێنانی کە زۆر وشکە ساڵی تەسیری تێکردون ئێستا تا بەرنامی بیرمان هەیە ڕۆژانە چاکسازی تیاکەین بیری تازە لێین کۆمەڵێک بیری تازەشمان هەیە کە لەو ناوچانە دروستیانەکەین و ئەو بیرانە لێ دەین ئەمانش ئەبێتە هۆکارێکی باش بۆ ئەوەیە کە خوا نەخواستەگەر لە ساڵانی داهاتوو وشکە ساڵی بەردەوام بێ کە هیواداری نوانە بێ ئەمانە بێ بە پاڵپشتێکی باش بۆی کە ڕێژەی ئەو لەو ناوچانە وەکو پێویست بتوانین فریام بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز شیروان جەمال کە بەڕێزیان بەڕێوەبەری ئاوی دەوروبەری سلێمانی سپاس دەکەین کاک شیروان ماندوومان کردی بەخێر بێ سەرچاوان.